بەڕێزان یەک دوو سەرنجەیە دەمەوێت دەرببڕم، ینی پارتیویەکی بەردەجوڵێنی بەردیانی دەتەوێت وسکت بی دەرێ وەرە قسە بکە چۆن یعنی من حەقم نییە سدان پیانەکە ڕاستە ڕاست نییە، بەڵام یعنی هەرێک لەمە خۆکی بێ سەرنج بدە وەنیا وەرە تۆ سیرکە بەدەر لەوەی کۆمبارەشیان هینایە دەڵێ قەناسی تێدا مەسن دەنوشتێتەوە، من نازانم قەبارەی نێوان قەناسەکە چۆنەوە سەربازەکان دەتی یان گەنجە کاتیە لەگەر ئەو پەڕی ڕێزم لەو هەموو چاو خێڵک ئەمەش دەومان تاوانە، ئەمەش کورتە باڵای، ئەمەش چاومان جوان نییە، برۆمان تاوانە ئیلا ئەوە هیچ عیب نییە، بەڵام ینی چاوی خێڵە ئەڵێ قەناسی دەدەست بووانی خەڵکە خۆی کاکە ئەو سەرنجانە بدە لە هەمووانە گرنگتر کاچ خۆم کوو دەکرێتن. یعنی ئەوەی من ڕاشمگەیان دڵنیاشم لێ پاڤل تاالبانی سێزدەی مانگ سێزەی هەرچی دەکەم قۆنسڵی گوتی کاکە من ئەمری گرتنی لە لاهور هەیە و لەسەر ئەو کارە دەس کارەشی وابزانم گوتیان مادام شتە یاسایە بڕۆ بیکە بەس ڕۆخۆ ڕۆژنامە نووس محەممەد ڕەوف لەگەر کۆمەڵک لە هاوڕێی ناویان دەدا ئەڵێ کاکە پاڤل تاالبانی لەوێ گوتی ئەک دەچینە سەر لاهوری ئەگەر چوین تەمە نادەکەن مقاومە بکە تەمەنا یعنی لە سێزدەی نقطەکەی من لێرەدا ینی شتەکە ڕاستە لە سێزدەی مانکەوە دەیازانی ئاسایشی هەرێم ئەو کەسانەی کە لە ناو شوقەکان ئەو بوونە باشە لۆ نەتانگرتن هەموو باس دەکەن لە ناو شەڕەکەی جیرینە دوو یعنی ئەژی ئەمین و ئەو گروپە بە کەیفخوا هاتینە سلێمانی ئەنگۆ ئاسایشن باشە لۆ دوو کامیرەی چاودێریتان لە ناو ئەوەکەیدانە لە ناو دانپیانەکە کو ئەژی ئەمین و ئەو گروپە ناوانەی ناویان لێرە دەڕۆنە ئەو لای لێرە دەڕۆنە ئەو لای هەندێک لەو شتانەتان دابنابای وەشی ئەوەی ناو دوو ناو هوتێلەکەی کە پیشان دەدرێ و لە یەکەچی کۆمبارەکان دەبن و یەکەچی دەنوشتێتەوە بارحال یعنی ئەو زۆفەکی زۆر گەورەیە کابرایە کە ئەوەندە دژین گوێ بە کەیف خۆی دێتە سلێمانی یەک کامێرەی چاودێریشتان نیشانەدە لە هەموو ئەوانش کارە زیاتر لە ئێستا ئەژی ئەمین سەرۆشی دەستگای زانیاریە لە ڕووی فەرمی تا ئەسە مەسرور بارزانی ماملەکرد ئەمری قەبزی هەیە و لەسەر کاری تیرۆریستی کۆدەتا وها پەڵەبزەی بەرپرسی دژە تیرۆر ئەمری قەبزی و ئەدامی هەیە و نازانم یەک دنیاشتی لەسەر لای پارتی بەرپرسی دژە تیرۆریشە و هجمی سەر ئەوەشی کرد ناوی ڕێبەر ئەحمەد بە ئاشکرا دێتن لەو ئەوەیە و ئەوی تر و تەمەسرور بارزانی بۆیە بڕایە کارە ساتەکە ئەوانە بەرپرسی ئەمنی باڵای وڵاتەن هەموو تیرۆریست و خەریکی کۆدەتانە بە پێی ئەو دانپیانانە چ کارە ساتەکە هاوڕێیان ئینسان باسی ئەو شتانە بکات کە ئەوە وەرە ئەو دانپیانانەی تەرجمە بکە وەرە کارەساتی لالەزار تەرجمە بکە کە پاڤل تا لاهور شێخزەنجی لە پرسە بووە چەند سەعاتێک بەر لەوەی هجووم بکرێتە سەری نەیگری بچی 4,000 چەکداری لە بۆ ببێ شەوێن دەر ڕم شاری سلێمانی ئەو ترس و تۆقانەی دروست بکەیت تۆ قسە بکەیت تۆ لایەنی ژیری 6 کەس کوژرایە بڕوان پێ بکە کاکە ئەمە ڕاز ناکەنەوە ئەو دوێنێ ئەو لە میدیاکان بڵاو کرا قوبات تاالبانی گوتی 12 بەڵام بابە بەدەر لەوە نوێنەریەشێتی ئەوروپا ئەڵێ 30 کەس کوژایە نوێنەریەشێتی ئەوروپا خۆ بە ئاشکراوە دەڵێ من دەزانم زۆر زیاتریشە و بەڵام تەرمەکان دەترسێن فرێدەنە ناو خەڵک ئەو هەمووە بۆیە لێیان نەگەڕ هیچ کامێرەی چاودێری بستە سەر ناو ڕووداوەکان شتەکان بژێرتەوە وێنەی لاهوریان پیشان دەدا عێراق و شتیان پیشان دەدا بە هەر حاڵ باز لەوە بین تۆ بێ لەسەر ئەو شتانە قسە بکەیت ئەو تاوانەی قسە بکەیت تۆ لایەنگیری کورە با ئێمە لایەنگیر بین تۆ دانپیانە بێ قسە لەسەوە بکەی کا کو دەکرێت ئەژی ئەمین وها پەڵەبزەی ڕێبەر ئەحمەد مەسرور بارزانی لە خودی لاهور شێخزەنجی کاکە جێگری سەرۆکی ئەنجومەنی ئاسایشە هەموو تیرۆریستن ئەوانەش وڵات بەڕێوە ببان قسەش بکەیت تۆ لایەنگیری من لایەنگیری ئەو قسانە